بۆم دەرفەتە پرسیارەکەی منەوە بوو خێزانەکان چی بکەن بۆ ئەوەی کە لە داهاتوودا منداڵەکانیان عینات دەرنەچێت. زۆر ڕاستە ئێمە بەسی خۆپاراستنە تەمەەن بەڕێزان بەگاڵتە نەوتراوە 1 گرام خۆپاراستن باشترە لە 1 تەن لە چارەسەرکردن. یان یەگەر بێت و ئەم دوو شێوازی پەروەردە هەڵەیان بەکار نهێنایە ئەم ئاوە نەرمونیان نەبوونا ئەم دوتیش نابووە مامەڵێکی دروستان مناڵەکە ئەسڵەن عینات دەرناتوو. هێنجاری وایە مەڵێ نافرەتی دووجان پێویستە خواردنی باش خوا لە فترەی حەملە. یعنی ئەگەر بێت و بۆ نمونە هەموو مانگی وەرەقەیەکیش قەرزکەی نۆمانگە 9 وەرەقە بڵێ ملیۆنێک و شتێکەکە بڵێ ملیۆن نوێکیشەکە لە مناڵەکەیە سەرفێک کرد ئەمە خۆپاراستنە مناڵێکی جسمێکی باشی هەیە و گەشەیەکی باشی کردووە بەڵام خوا نەخواسە و ملیۆن و تیا سەرف نەکرد یا ملیۆن و نیوە مناڵێکی بیرکۆڵ دەرچوو ملیۆنان دۆلاری تیا سەرفکە چارەسەر ناکرێت کەواتە خۆپاراستنەوەیە. بۆیە گرنگە بۆ ئەوی مناڵەکانمان وایەن لێ دوو تربیەت نەبێ نازی مێرێ لێمەیە تونندوتیژمە بە لەگەڵیە شتەکانی بۆ ڕوونکەەوە هەر مەڵێ مەکە شتەکانی بۆ ڕوونکەەوە بەدیلەکەی بڵێ مناڵ لە چۆ عینا دەرەچێت و هەستکات تۆ باوچێکی ڕێزیەگری هەوسکە باوکی حەقیقی چێژێک لە هۆکارەکانی عینادیەوەیە کە مناڵ هەستکە باوکی دڵسۆز نییە دایکی دڵسۆز نییە لەبەر پەنا بۆ عینادیە بە ئەگەر بەو شێ مامەڵەمان کرد وەڵاوەکو هەموو مناڵێکی تر الحەمدلله زۆربەی مناڵەکە مناڵی ئاساین و کێشەیەکی کەم نەبێن یانە